پاڵەوانێتی ڕۆژئاوای ئاسیا بۆ یاری بادمینتۆن لە شاری هەولێر دوای 6 ڕۆژ لە ڕکابەری کۆتایی هات. عێراق یەکەم جارە میوانداری پاڵەوانێتێکی لەم جۆرە بکات و هەولێری ژیارەکانی لە باوەش گرت کەوا 6 هەڵبژاردە تێیدا بەشدار بوون. بەڕاستی یەکەممان نەهینا ئینشاڵڵا ساڵی دابێ ئیتیحادی ئاسیوی وعدیاندایە ئەو بوتوڵە لەکن مەبی دیسان کە دیتیان تەنزیمەکە و هەموو شتی قاعە و جمهور و کە ئێستا عێراق حەزی لێیە تەتویری بکە بە گەمەیری شەگۆتی ئینشاڵڵا ساڵی دابێ دیسان ئەو گەمەکە لەکنە گۆ دەڕوە تانیمان دوو مەدالیەی زیوی بینین و 7 مەدالیەی سێم برۆزمان هیان 7 مەدالیەی برۆزمان هینا ئینشاڵڵا ساڵی دابێ دەکەینە 3 مەدالیەی زەهەبی. پاڵەوانتێکە لە ئاستی تەمەنەکانی خوار 15 بوو. عێراق نەیتوانی هیچ مەدالیەیەکی زێر بەدەست بهێنێت. سووریا زۆرترین مەدالیای کۆکردەوە و ئوردنیش لە دوای ئەو هات. سووریا کۆنتڕۆلی مەدالیەکانی خوار 15 ساڵی کردو و ئوردنیش خوار 17 ساڵی. هلا المشاركة كانت جيدة جدا. بەشداریکردن زۆر باش بوو. میوانداری عێراق و بە تایبەت هەولێریش نایەت بوو. ئاستی پاڵەوانتێکە بەرز بوو. سەرسام بووین عێراق ئاستێکی باشی نیشاندا. ڕکابەریەکی زۆری لەسەر مەدالیای زێر کرد. بەڵام سەرکەوتو نەبوو لە بەدەستهێنانی. سەبارەت بە هەڵبژاردەکەمان سووریا پێشبینی زێرمان دەکرد. دوو دانەیە خود سێ. بەڵام سەرسام بووین کەوا زۆرترین مەدالیای زێرمان بەدەستهێنا. 10 مەدالیای زێر لە هەموو ئاستەکان. ئەو ئەنجامە بەهۆی کۆشش و ماندووبوونی یاریزانەکان بوو. خوا سەرکەوتویان بکات. پیرۆزە لە عێراق و هەولێر بۆ میوانداریەکەتان. پاڵەوانتێکە ڕێخستنی زۆر باش و گونجاو بوو. بۆ ئێمە دەرفەت بوو بین بۆ هەولێر و بەشداریان پاڵەوانتێ جوانە بکەین. من یەکەم بووم لە یاری جووتی تێکەڵ و یەکەمی جووتی کچان و دووەمی تاکیش بووم. لەم پاڵەوانتیا دەرفەت بۆ ناوبژوانانی کورد و عێراقیش ڕەخسا ئەزمموی خۆیان تاقی بکەنەوە. لە کۆی 17 ناوبژوان تەنها 6یان بیانی بوون. 4 ناوبژوانی کوردیش یاریەکانیان بەڕێوە برد. محەممەد ئازاد بووە تاکە ناوبژوانی عێراقی وەک ناوبژوانی ئاسیوی دەستنیشان بکرێت و یاریە جیهانیەکان بەڕێوە بات. ئەو پاڵەوانتە شانبەشانی کە ئەوە کە چێبڕچی تێدا بوو لە یاریەکانی بادمینتۆن خولێکی داوەری تێدا بوو کە باشترین داوەری تێدا هەڵبژێرن بۆ ئەوەی ببێ بە داوەری ئاسیوی و بتوانێت یاری جیهانیەکان داوەری بکات. سپاس بۆ خوا من توانیم وەکو نوێنەری عێراق هەڵبژێرێم بمە تاکە نوێنەری کورد تاوەکو ئێستا ئەو بڕوانامەی هەبێت. پاڵەوانێتی ڕۆژاوای ئاسیا بۆ یاری بادمینتۆن بە بەشداری هەریەکە لە وڵاتانی عێراقی میواندار و ئوردون و فەڵەستین، سووریا و لوبنان و بەحرێن بۆ یەکەم جارە لە عێراق و بە تایبەت لە شاری هەولێر بەڕێوە بچێت. پاڵەوانتێکە لە هۆڵیانی ئەکاد ئەنکاوە بەڕێوە چوو 86 یاریزان بەشداریان تێدا کرد. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.